بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە. ڕێزگرتن لە مرۆڤی بەتەمەن و بەزەی هاتنەوە بە بچووکدا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت لە ڕوانگەی فرموودەیەکی پێغەمبەری خوداوە صلی الله عليه وسلم کە دەفەرمێت لە ئێمە نییە ئەو کەسەی بەزەیی بە بچووکەکانماندا نەیەتەوە و ڕێز لە گەورەکانمان نەگرێ. باس و خواسی ئەمڕۆمان بۆ قسەکردنە لەسەر گرنگترین یام دوو چین و توێژی گرنگی کۆمەلگا تەرخان کردووە کە بریتین لە منداڵ و لە بەتەمەنەکان. ئاینی پیرۆزی ئیسلام و پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە سەرەتای قۆناغی مەدینەوە گرنگیەکی زۆریان بەم دوو چین و توێژە داوە. تەنانەت خوای گەورە لە قورئانی پیرۆزدا و پێغەمبەری خوددا لە سونەت و فەرموودەکانی خۆیدا ئاماژەیان بەو کەسانە داوە کە پێشنوێژی دەکەن بۆ موسڵمانان ئاگایان لە هەستی منداڵەکان بێ کە دایکەکانیان یان باوکەکانیان لە نوێژدان و ئاگاداری توانا و هێزی ئەژنۆی پیرەکان بێ و لە درێژکردنەوەی قورئان و فەرزەکاندا نەبنە بارگرانی بۆ منداڵ و بەتەمەنەکان. بۆ قسەکردن لەسەر پێگە و بایەخ و فەزلی ئەم دوو چین و توێژە گرنگە لە کۆمەڵگەی ئیسلامیدا و پاراستنی ڕێز و شکۆیان لە نێو موسڵماناندا ئەو هۆکارانەی کەوا دەکەن ئێمە بەزەیمان بە منداڵدا بێتەوە و بە ڕێز لە گەورەکانمان بگرین کامانن تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواسم بۆ مەبەستە تەرخان کردووە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محیەدین سوورچی مامۆستای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. مامۆستا گیان سڵاوی خوای گەورەتان لێبێ و زۆر سپاس بۆ میوانداریتان لە بەرنامەی باس و خواز. بسم الله الرحمن الرحیم. سلاوی خوای گەورەی بەڕێزیش لێیەوە بێ. هیوادارم خوای گەورە هەموو لایەکمان سەرکەوتو سەرفراز بکات. خۆشحاڵم کە لەو دیدارە لەگەر ئێوەی بەڕێز داما لەسەر ئەو باسەی کەوا بۆتان دیاریدەن کردیمە لە خزمەتتان داما. زۆر سپاس مامۆستاگیان. مامۆستا پێم خۆشە سەرەتا باسێک وەکو ناساندنێک وەکو تعریف و پێناسەیەک باس لە پیر و منداڵ بکەین. ئەم دوو چین و توێژە لە کەیەوە کاتێک کە پێغەمبەری خوددا دەفەرمێت لە ئێمە نییە واتە ڕوو لەو کەسە دەکا کە کەوتۆتە نێوان پیر و منداڵەوە. پیر و منداڵ بە کێ دەگوترێ؟ بەڵێ دیارە بەڕێزان پیر ئەو کەسەیە کە لە دوای ئەگە تەحدیدی بکەین 6 ساڵیەوە یان 50 ساڵیەوە کە دیارە بەرەو یان لە 40 ساڵی ئینسان تەمەنی تەواو دەبێ عەقلی تەواو دەبێ لە 40 ساڵیەوە بەرەو پیری دەڕوا. بەڵام پێش 40 ساڵی هەر بەرەو گەنجایەتی و لە گەنجایەتی بەرەو منداڵەوەیە. یعنی هەر بە گەنج حیساباتە 40 ساڵ بەڵام لە 40 ساڵەوە بەرەو سەرەوە ئەگەر بۆ 50 بڕوە هەر پێی بگوترێ جاحێل و هێشتا گەنجی بەڵام بەرەو پیری دەڕواتن وە ڕانا و تەمەن دەکەوێت. بۆیە زۆر کەسێ لە 40 ساڵیەوە زیاتر مۆکانی سەری سپی دەبی و وەڕیشی سپی دەبی. بەڵێ قورئانی پیرۆز و فەرموودەکانی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم چۆن باسییان لەم دوو چین و توێژەی کۆمەڵگە کردووە؟ دیارە معلومی جەنابتانەوە هەموو لایەکە کە دیارە ئیسلام قسەی لەسەر هەموو شتێک کردووە و بە تایبەت پەککەوتە و پیرەکانمان ئیسلام ڕێزێکی تایبەتی لێناوە. عایشە دایکی ئیمانداران ئەفەرمێ ڕزای خوای لێبی پێغەمبەری خوا عەلەیه الصەلاة وەسەلام فەرمووی ئەنزیلوا الناس مەنازیلەهم واتە فەرمووی شەخسەکان و کەسەکان لە شوێنی خۆی دابنێن واتە ڕێز لە گەورەکانتان بنێن. ئەوجا گەورە هەم ئەو گەورەیە ئەو کەسە بە گەورە دادەنرێ کە تەمەنی ڕەناو کەوتووە و هەم کەسێکەوە لە ڕووی ئەهلی زانست و عیلم و زانیاری کۆمەلێک زانیاری و زانستی پێویستی لە بۆ کۆمەلگا و خەلکی کۆ کردوتەوە لەلایەتی ئەوەش بە گەورە دادەنرێ و هەم پیا و ماقول و سەرۆک عەشیرەتێک و گەورەی قەومێک هەم بە گەورە دادەنرێ و هەر کەسێک پۆست و پلە و مەرتەبەیەکی هەبی لە دنیاە ئەمەش بە گەورە دادەنرێ کەواتە ئەو گەورانە هەمووی دەبی ڕێزی خۆی
لێ بگیرێ. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ گەورەکان لە شوێنێ خۆی دابنێن، واتە ڕێزیان لێ بنێن لە ناو قەوم و گەلەکەی خۆیان چۆن ڕێزیان لێ گیراوە ئەگەر میوانی ئێوەش دەبن ئێوەش ئەوە ڕێزی لێ بنێن. و عایشە فەرمێ ڕەزای خوای لێ بیجارەکی کابرایەکی فەقیر بە کنە مندا تێپەڕی، ئەمنیش بانگم کرد و هەندێک پارچەنانێکم دایە و پاشان بەڕێم کرد، واتە داوای نانی لێ کردم، ئەمنیش پارچەنانێکم دایێ پاشان بەڕێم کرد. دەفەرمیە کەچی تر هات پیاوەکی بە هەیبەت و وەشکۆمەند بوو و پیاوەکی ڕێک و پێک بوو. دەفەرمێ ئەمنیش کاتێ داوای شتێکی لێ کردم وەلام دایەوە و پاشان پێم فەرموو جەنابدانی شەو دەفەرمێ نانیشم لەوە برد و خزمەتێکی زۆریشم کرد. دەفەرمێ خەڵک هاتە لای من باشە پرسیاری کرد بۆ لە فەقیرەکەی ئەو ڕێزت نەگرت نانت نەدایێ کەوا داد نەنیشان، بەس پارچەنانەکەت بۆ هینا و بەڕێت کرد بۆ خزمەتت نەکرد. فەرمووی ئاخر پێغەمبەرەکەتان پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرمووی ڕێز لە خەرچی بنێن، واتە خەڵک لە شوێن و جێگا و پلە و پای خۆی پێ بدەن و لە شوێنی خۆی دابنێن. ئەو پیاوەش لە شوێن و ناو قەومی خۆی پیاوەکی بەڕێزە نەدەکرا من حەسەر پێی شتێکی بدەمێ و بەڕێی بکەم، بەڵکو ئوسوول وابوو دای بنیشێنم و خزمەتێکی چاکیشی بکەم ئەو جا بەڕێی بکەم. بەڵام ئەویدی فەقیر بوو ئەوەندە شتەشم دایێ مەمنون بوو و حەقی خۆمدایە و بەڕێم کرد. بۆیە بەڕێزان پێویستە ئینسانی مسلمان بەتایبەت ڕێز لە گەورەکانی خۆی بگرێ، ئەو کەسانەی لە خۆی گەورەترا و هەروەها بەزەی هاتنەوە بە بچووک کە پێویستە مە هەمومان بەڕاستی بەزەیمان بە خوارەوەی خۆمان دابێتەوە. ئەوانەی کە لە خۆمان گچگەترن چ لە ڕووی تەمەنەوە، چ لە ڕووی وەزیفەوە، چ لە ڕووی کار و پیشەوە، چ لە ڕووی هەموو شکل و شێوەیەکەوە، حال و جێگە و ڕێگایەکەوە، فەقیری و هەژاریەوە، ئێمە ڕێزیان لێ بنێین، هاگەمان لە خوارەوەی خۆمان هەبێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئیرحەموا مەن فی الئەرض یەرحەمکم مەن فی السەما. ئێوە بەزەیتان بەسەر ئەوانەی خوارەوەی خۆتان دابێتەوە کە لەسەر زەوینە، لە بچووکەکان، لە ئافرەتەکان، لە کرێکارەکان، لە هاوڵاتیان، لە فەرمانبەران، لەو کەسانەی لە خوارەوەی خۆتانن وە خوای پەروەردگاریش لە ئاسمانەوە بەزەیی بە ئێوە دادێتەوە. بەڵێ زۆر باشە مامۆستا، خوای گەورە لە قورئانی پیرۆزدا کاتێکە ڕێنمایی موسڵمانانەکە یا بۆ وەسیەت و پێشنیاریان بۆ دەخاتە بن کە لەگەڵ دایک و باوکیانە باش بن، نتوانین لەم ئاەتەشەوە جارێکی دیکە فەزڵ و گەورەی بە تەمەنەکان بدۆزینەوە کە کاتێکە خوای گەورە فەرمان بە موسڵمانەکە لەگەڵ دایک و باوک تا باش بە، واتە لەگەڵ پیرەکانی دەوروبەریش تا هەر بە هەمان شێوە باش بە، چونکە ئەوان تەمەنێکیان بەڕێ کردووە. بێگومان پێویستە مە ڕێز لە دایک و بابی خۆمان سەرەتا بگرین کە واجبێکی سەرشانی هەمولایەکە، بەڵام لە هەمان کاتیش دەبێ ڕێزی هەموو پەککەوتەک و اختیارێکی بگرین، هەموو دایک و بابێکی بگرین، هەموو بە ساڵات چۆک و هەموو کەسێکی بگرین کە لە خۆمان بەتەمەنترە، ڕیسیان سپیە، سەریان سپیە. بۆیە پێویستە ڕێزیان بگرین، ئەو ڕێزە پێویستە لە نێوماندا گەشە بکە و ڕنگ بداتەوە. بۆیە بەڕێزان حتا خوای گەورە جەلە جەلالوه لە فەرمودەی پێغەمبەری خوا هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمی ئەمن شەرمەکەم لە ڕۆژی قیامەتێ کەسێکی بەهایمە ناو ئاگر کەوا ڕیشی سپیان سەری سپیە، واتە بەتەمەنە، کەواتە خوای گەورە شەرمی کردووە لە گەورەکان. دەبێ ئێمە بەڕاستی زۆر 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 شەرم بکەین لە گەورەکانی خۆمان و ڕێزەکی تایبەتیان لە بۆ دابنین، و کاتێ دەیانگەینێ بەڕاستی پێویستە دەستیان ماچ بکەین و دەستیان بگرین بگوشین و ڕێزەکی تایبەتیان لە بۆ دابنین. بێگومان ئەو ڕێزە پێویستە هەروەکو لە دایک و باب دەگری لە هەموو بەسالات چۆک و پەککەوتەکیش بگری. زۆر باشە مامۆستا، کاتێکە پێغەمبەری خوددا صلی الله علیه و سلم فەرمێن لە ئێمە نییە ئەو کەسەی بەزەیی بە بچووک دانێتەوە و ڕێز لە گەورەکانمان نەگرێ. ئەم بەزەیی هاتنەوە و ڕێزگرتنە چۆن چۆنیە؟ موسڵمان چۆن لە ژیانی خۆیان
جێبەجێی بکا و کاری پێ بکە ئەم بەزەی بێتەوە هەم ڕێز لە گەورەکانی بگرێ. بەڵێ یارە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەم فەرمودەیە جوان فێرمانەکە و ئاداب و ڕەوشتێکی جوانبان بۆ دروستەکە فەرمێ لەیسە میننا من لم يرحم صغيرنا ويعرف حق أو شرف كبيرنا ده فرمي لإيمانية واتا لسر عادات و تقاليدي منيا يعني واتا لسر ديني يمنيا يعني واتا لسر أو روشت برزينية كمل لسر يتين ده فرمي كسي كوا بزيب بچوك دانيتوا واتا اگر كسيك مسلمانة چي راستو دروز بي دبي بزيب بخوارو خوي دا بيتوا بەزەی بە گچکەدا بێتەوە نابێ بڕاستی کاتێکە کە کەسێک لە خۆت گچکەترا بە چاوەکی سوچی تەماشە بکەی یان ئەرک و واجبەتەکی وا قورسی بدێ سەرشانی کەوا پێی تەحمل نەکرێ بۆیە بەرکو دەبی ئینسانی مسلمان بە بەزەیبی لەگەر خوارەوە خۆی پیاو هەیە ئەوەندە خراپە لەگە خێزانەکەی چونکە خێزانەکەی بەژێر دەستەی خۆی تێدەگا چونکە خێزانەکەی لە خۆ گچکەتر تێدەگا ئەوەندە ئازاری دەدا ئەوەندە ئەزیەتی دەدا بەڕاستی یعنی لە تاقەی ژنەکە نییە لە کۆتاییدا ئەو ژنە زۆر لە ژیانی خۆی بێزار دەبی زۆر تو جاریش تووشی هەلاکەت و نەخۆشی دەبی یان مناڵەکەی لە دەستە ڕوە ئەوەندە ئازاری مناڵەکەیەدا ئەوەندە بە شێوازەکی ڕق و زەق لەگە منداڵەکەی هەرس و کەوتەکە ئەوەندە بە شێوازەکی تووڕە و ناخۆش لەگە منداڵەکەی هەرس و کەوتەکە لایانی لێبوردنی زۆر کەمە ئەگە منداڵەکە هەڵەیەکی بکە لێبوردەی بەرامبەر کەمە بۆی لە ئەنجامە ئەو منداڵە لە ژیانی خۆی بێزار دەبی بێتاقەت دەبی و خۆی تووشی مشکیلەک و گیر و گرفتەشی دەکا یان ئەو ئاداب و ڕەوشتەی لە دەستە دەکا پێویستە ڕێزی بابی خۆی بگری بۆیە بەشی دووەمە فەرمێ وەیەعریف شەڕەفە کەبیرنا بەشی دووەم ئەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ لە ئێمە نییە کەواتە کەسێکەوە قەدر و وەڕێزی گەورەی خۆی نەزانی واتە ئینسانی مسلمان پێش هەموو خەڵکی تر دەبێ ڕێزی گەورە بگرێ کەسێک کە لە ناو خەڵکی ڕێزەکی هەیە مرتبەیەکی هەیە پلەپایەکیە تو دەبێت ڕێزی بگری نابی ئەتوو لەبەر چاوی خەڵک بیشتێنیەوە لەبەر چاوی خەڵک بێ ڕێزی بەرامبەر بکەی ئەگە ئەو خەڵکەش هەڵە و کەم و کوڕیەکیشی تێدابی نابی ئەتوو بە شێوازەکی وا هەرس و کەوتی لەگە بکەیکەوە مای شکاندنی و لەکەدارکردنی پلەپای گەورەکەی خۆت بێ بەڵکو دەبی بەو پەڕی هەرس و کەوتەشی جوان لەگەر گەورەکانی خۆمان هەرس و کەوت بکەین و کاتێ ناویان نەهینین زۆر احتیادە بەو پەڕی ڕێک و پێچی جوانیەوە ناوی گەورەکانی خۆمان بینین بڵێن کاک فلان بەڕێز فلان مام فلان ئەوها ناوەکی جوانی نازناوەکی جوان یان حاجی فلان ئەو ناوانە بۆ بدۆزینەوە کە بڕاستی شایستەیە کە کۆمەلگا دلی پێخۆشە بێ و لە ناو کۆمەلگادا کەوا ناوەکی هەلبژێدرا و خۆشە خەڵک دلی پێخۆشە. زۆر باشە مامۆستا ئەم لە ئێمە نەبوونەی کە پێغەمبەری خوا ئەفەرمێ لە ئێمە نیە ئەو کەسە ئایا بۆ منداڵێ بەرامبەر بە باوکی کە ڕێزی ناگرێت یا دایک و باوکێ بەرامبەر بە منداڵەکەی کە بەجێی پەیدا نایەتەوە بە ئەنواعی جۆر بە ئەنواعی سزا بۆ منە سزای ئەدات و ئازاری ئەدا کە ئەم لە ئێمە نەبوونە بۆ ئەوان زیاتر قورستر نییە تۆ ئاساییە بەرامبەر بە کەسێکی نەناسرا و تا ڕادەیە ئەگەر ڕێز لە گەورەیە نەگری و بەزەیت بە منداڵێک دانێتەوە بەڵام بۆ منداڵی خۆت و دایک و باوکی خۆت یا بۆ گەورە و بە تەمەنەکانی خۆت ئەم لە ئێمە نەبوونەی پێغەمبەری خوددا قورستر نابێ؟ بێگومان وەکو باسیشمان کرد کە ئەرچی دایک و باب واجبە ڕێزی دایک و باب واجبە بە هەمان شێوە واجبیشە دایک و باب منداڵی خۆی بپارێزی و چاوی لە منداڵی خۆی بی خوای گەورە فەرمێ ئەیوهە الەذینە ئەمەنوو قوو ئەنفوسەکم و ئەهلیکم نارە خوای گەورە فەرمێ ئیماندارینە ئێوە خۆتان و ئەهلەکەتان لە ئاگر بپارێزن واتە باسی نێزیکەکانی کردووە کەواتە ئەرچی نێزیکەکان قورسترە بێگومان کاتێ ئێمە لەگە کەسەکی بێگانە خراپ بین جیاوازە لەگەرەوەی
کە لەگەر کەسێکی نزیکی خۆمان خراپ دەبین، چونکە احتمالە لەگەر ئەو دووریەی کە تاوانێکمان هەیە ئەن هەلەو کەم و کوڕیەکمان هەیە یەک جارە ڕوویدایە لە ژیاندا، پاشان هەردوو لا لە بیرەکەن، بەڵام نزیکەکان بەردەوام چاویان بە یەکدی دەکەویتەوە و ئەرک و واجباتیان لەگەر یەکدیە، بۆیە ئەمە هەتا دنیایە هە لەبەر چاوی یەکترن و ئەوە نقطەیەکی ڕەشە لەبەر دەم هەردووچیان، بۆیە بەڕاستی پێویستە زیاتر ڕێزی خزمەکانمان نێزیکەکانمان و زیاتر حەریص بین لەسەرەوەی کەوە مافی یەکتر پێشێل نەکەین. بۆ گەورەکان بەزەیان بە گچکەکاندا بێتەوەواتە بەردەوام هاگەیان لێبی، بیان پارێزن، حەقەکانیان بدەن، وە گچکەکانیش بەردەوام احترام و ڕێز و تەقدیرێکی گەورەیان هەبی لە بۆ گەورەکانی خۆیان. مامۆستا چۆن لە کۆمەڵگەدا ئەم ئەتەکێت و ئەدەبە زیندوو بکەینەوە کە ئیسلامی پیرۆز فێری ئێمەی کردووە؟ لەوە چێ جوانترین نمونە ئەو فەرمودەی پێغەمبەری خوددا بێ کە بەرامبەر بە پیاوێک کە دە منداڵی هێمێشتا من ماچی یەکێکیانم نەکردووە، پێغەمبەری خوددا فەرمێ من چی بکەم کە خوا ڕوحم و بەزەی لە دڵی تۆدا هەڵگرتووە؟ چۆن ئێمە و ئەدەب و ئەخلاقە جارێکی دیکە زیندوو بکەینەوە پیشانی خەڵکی بدەین؟ زۆر جوانە، بێگومان پێویستە هەر یەکەمان لە ئاستەی خۆمان بە ئەرکی خۆمان هەستین لەو ڕۆوە. بۆ نمونە من کەسێکم کە دایک و بابێکی پەککەوتەم هەیە، یعنی کۆمەڵە خەڵک ڕۆژانە دێتە سەردانمان کە دەبینن ڕێزی دایک و بابی خۆم زۆر بە جوانی دەگرم، بە گوێیان دەکەم، هاگەم لێنە و چاوم لێنە، ئەوە بە خۆی لە خۆیدا پەروەردەیە دەبێتە ڕنگدانەوە لە بۆ دەور و بەریش. و هەروەها مامۆستایەکی ئاینی لەسەر مینبەر کە ئەو مەوزوعانە دەڕژێنێ بە شێوەیەکی جوان و ڕێک و پێک، بێگومان ئەوە دەبیتە هۆی دروستبوونی پەروەردەیەکی جوان، ئەو ئەخلاق و ڕەوشتە ڕنگ بداتەوە لە ناو کۆمەلگادا و هەروەها لە پەروەردەدا لە مەنهەجی قوتابخانە و مەدرسەکاندا کە دەبینین ئەو جۆرە پەروەردەیە دەڕژێندرێ و مناڵەکان لەسەر ئەو جۆرە پەروەردەیە گەورە دەکرێن و بەو شێوەیە پەروەردە دەکرێن، ئەوە بێگومان خۆی لە خۆیدا لە داهاتوودا لە جیلی داهاتوودا ئەو مناڵانە دەبنە جیلێکی پەروەردەکرا و ڕێز لێژیرا و هەروەها ڕێزیشان دەبێ بۆ بەرامبەریان. بۆیە ئەرچی هەموو لایەکمانە، هەم حکوومەت هەم خەڵک کەوە بەڕاستی بە ئەرچی خۆمان هەستین ئەو ئاداب و ئەخلاق و ڕەوشتانە لە نێو کۆمەلگای خۆمان زیندوی بکەینەوە و گەورەکان بەزەیان بە گچکەدا بێتەوە گچکەکان ڕێزی گەورەکانیان بگرن. بەڵێ مامۆستا، ئەم دوو چین و توێژەی کە ئێمە باسی لێوەکەین لەوە چێ لاواسترین چین و توێژی کۆمەلگە من بۆیە پێغەمبەری خودداش بەو چای بەزەی و ڕەحمەوە سەیریان دەکا و پێشنیارەکە بۆ ئێمەش کە بەو چاوە سەیریان بکەین. چۆن ئەبێ ئێمە بەبێ پێوەری ئایدۆلۆژیا و ڕەگەز و زمان و ڕنگ و خزمایەتی لەگەڵیانە نەجوڵینەوە. کاتێکە پێغەمبەری خوددا سەردانی منداڵێکی جوولەکە دەکا کە نەخۆشە یا لەبەر جەنازەی یەکێک لە بەتەمەنەکانیان هەڵەسێتەوە، ئەمە ئەوەمان پێدەسەلمێن کە ئایدۆلۆژیا و بیر و باوەڕ کە گەورەترین مەبدە لە ژیانی موسڵماندا نابێ ئەوەش بکاتە پێوەەر بۆەوەی کە چاکەکار بێ لەگەڵ ئەم دوو چین و توێژەدا. بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕێنماییەکانیدا و لە پەروەردەکردنەکانیدا و لە ئێرشادات و تەبلیغەکانیدا هیچ جیاوازی بە نزیکەکان و دوورەکانی نەکردووە، بەڵکو زیاتر و حەریص بووە لەسەر دوورەکان و دوورەکانی زیاتر مڕعات کردووە بۆ ئەوەی حەز بەوە نەکەن کە ڕۆژێک لە ڕۆژان کەم و کوڕیەک لە ئیسلام و یان لە خودی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەدی بکەن. بۆی زۆر پێویستە ئێمەی موسڵمان ئەوەی لە خۆماندا بەرجەستەمان کردووە هەوڵ بدەین لە دەور و بەریشمان لە ناو چین و توێژەکانی کۆمەلگا کەشماندا کە بەبێ جیاوازی ڕەگەز و هەموو ئەوانەی کەوا هەنە لە نێو کۆمەلگایەکەماندا لە ئەدیانەکانی تر لە هەر یەکەی خاوەنی سروشت و تەبیعەتێک و جەو و کەش و هەوایەکە کە بڕاستی پێویستە ئێمە مەسەلەن جیرانی خۆمانە، جیرانێکمان هەیە کە نەخۆش دەبی سەردانی بکەین.
نەڵین ئەم جیرانە خزمە یان تێکەلاویم لەگەریان دەیناسم. کاتێ دەزانی نەخۆشە بڕۆ سەردانی بکە، یان کەسێک دەبینی لێ قەوما لە جیرانەکەت لە دەوروبەرەکەت دەیناسییان نایناسی بڕۆ بەهانایەوە بڕۆ ئاگداری بەسەرکی لێ بدە بزانە چ قەومایە چی پێویستە. ئەوانە زۆر تاسیر لەسەر دەوروبەری خۆمان دەکا وا دەبی بەو ڕوحیەتە ئیشکەین بۆی بتوانین ئەو ئەکتیکانە بڕاستی زیندوو بکەنەوە ناو کۆمەلگاکەماندا. مامۆستا ئەمەوێت دووبارە پرسیارەکەم بکەمەوە. زۆر جار لە تیڤیەکانەوە لە شوێنێک و هەواڵێکمان پێدەگا کە ناموسڵمانە تووشی ئازارە بێ یان بۆ منە ئافرەتێکی کورد با ناموسڵمانیش بێ ئەکەوێتە دەست کۆمەڵێ لە چەتە و خەڵکی بەکرێگیرا و ئێمە لێرەوە دەڵێن هەر ئەوەندەی کە ناموسڵمانە بەڵام بەتەمەنە بەڵام ناموسڵمانە. چۆن ئێمە وا بکەین کە ئایدۆلۆژیا و بیر و باوەڕ و زمان و ڕەگەز و کۆمەڵشتی دیکە نەبنە پێوەرکە بەزەییمان وامان لێ بکە بەزەییمان بە منداڵ دانێتەوە و ڕێزی گەورەکانمان نەگرین. قسەکە زۆر لە جێگای خۆیەتی دیارە بەڕاستی هەروەکو ئێمەش باسمان کرد ئێمە پێویستە کاتێ لە ناو کۆمەلگای خۆمان هەرسوکەوتەکەین بەبێت جیاوازی دەبی هەرسوکەوت لەگەر دەوروبەری خۆمان بکەین لەگەر هەموو چین و توێژەکانی کۆمەلگایەکەمان بکەین ڕێزی هەموو خەڵک بگرین پەگشتی نەلێن ئەمە مەسیحیە ئەمە جوولەکەیە ئەمە نەزانم چە فکرە و یەزیدیە یان شیعەیە یان فلانە بەڵکو برین ئەمە کەسێکە ئینسانێکە لەگەر خۆمان وا دەژی لەسەر زەویدا لەگەر خۆماندایە کەواتە پێویستە ڕێزی بگرین و کاتێ دەبینین تووشی میحنەت و ناخۆشیێکی دەبێ بە هاواریەوە بچین چونکە زۆر جاران ئەو بەهانایوە چوونەی خۆمان تەسیرات لەسەر دەوروبەر دروست دەکا لەسەر کەسوکاری دروست دەکا لەسەر خودی شخصەکەش دروست دەکا کەواتە دەبێتە شتێکی ئیجابی. بۆیە بێحیکمەت نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەردانی ئەبوو جەهلی کرد کاتێ نەخۆش بوو کە چییە سەختترین کەس بوو کە دوژمنایەتی ئیسلام و خودی پێغەمبەری خوای دەکرد عەلەیهی سەڵات وسەلام بەڵکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر بە بەردەوامی سەردانی دەکرد. بۆیە عیکرەمەی کوڕی ئەبوو جەهل دەبینی لە کۆتاییدا دەبێتە موسڵمانێک و سەحابەیەکی زۆر پەروەردەکرا و شاسوارێکی زۆر گەورە لە پاش پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام. بۆیە خۆشەویستان ئێمە بەڕاستی دەبێ بە شێوەیەکی وا داعوە بکەین هەرسوکەوت بکەین بۆی خەرکەکە لێمان تێبگە بەڕاستی ئێمە تەساموح و لێبوردەیمان بۆ هەموو لایەکی هەیە ئێمە سینمان فرەوانە بۆ هەموو لایەکی ئێمە هەموو لایەکمە خۆشەوێ ئێمە بەرنامەکەمان وایە دەمانەوێت بەڕاستی سوود بە هەموو خەلکی بەگشتی بگەینین نەک تەنها بەس بە موسڵمان و خەلکی باس بەڵکو خەلکی خراپیش دەمانەوێت لە خراپەکانیان بێنە دەرەوە و خوای گەورە هیدایەتیان بدە و خوای گەورە هەموو لایەکی نەجات بدە ئینشاءالله. بەڵێ مامۆستا گرنگیدانێکی دیکەی پێغەمبەری خوددا و ئاینی پیرۆزی ئیسلام بە منداڵ و بە پیرەکان وەکو لە پێشەکیەکەشدا ئاماژەم پێ کرد. پێغەمبەری خوددا هانی پێشنوێژەکانی داوە ئەوانەی کە پێشنوێژی دەکەن بۆ خەڵک ئاگایان لە گریان و هەستی منداڵەکان بێ و ئەو دایکانەی کە لە نوێژدان و زۆر درێژی نەکەنەوە لەبەر توانای ئەژنۆی پیرەکان چۆن لەم فەرموودە و پێشنیارەی پێغەمبەری خوددا تێبگەین و بیکەینە دەواازەیەکی دیکە بۆ ڕێزگرتن لە گەورە و بەزەی هاتنەوە بە منداڵەکاندا و ئەو چەند نمونەی دیکەش کە حەسەن و حوسێن دەچنە سەر کۆڵی پێغەمبەری خوددا لە نوێژدا ئەوانەش یەکێکی دیکەن لەو گرنگی دانانە. بێگومان ئەمە هەستێکی گەورەیە و ئەمە شتێکی گەورەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مڕعەتی کردووە و دەستوری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سوننەتەکانی بۆ هەموو لایەکی پێویستە و ئێمەش هەوڕۆ پێویستمان پێ هەیە. ڕۆژێکی من چوومە ناو مزگەوتێک نوێژمان کرد لە کۆتایی نوێژ دیتم هەراو گارەگارێکی زۆر لە مزگەوت دروست بوو کە تەماشەم کرد منارێک هاتوتە مزگەوت و پاشان میزێکی کردیە لە مزگەوت لە شوێنی خۆی ئەو خەڵکە هەموو لێی لە هاڕژن و لە قاڕژنیدا کەوا مناڵە چۆن وای کردووە و بابەکەیان زۆر سەر کۆنە کردو و هەتا ئیمامی ئەو مزگەوتەش هەستا سەر پێ و گوتی نابی جارێکی تر مناڵ بێتە مزگەوت. بۆیە ئەمنیش لە جێگای خۆم هەستام خۆم بە پرچێر زانی لەو مۆزوعی چۆن گوتو مامەسای بەڕێز
لە زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەشتە چێک هات لە ناو مزگەوتی میزی کرد پێغەمبەر سەڵ سەر کۆنەی نەکردیە و ئەوەش مناڵە چێ غەرەتێکی کردیە بەڵام ئەتو لێ نەگەڕی مناڵ بێتە مزگەوت و ئەدی و مناڵە ڕوو لە چێ بکە ئەدی و بابە مناڵەی لە چێ پەروەردەکە بۆی دەی بەزەیمان بە مناڵ دابێتەوە مە هەوڕۆ ئەگەر مناڵەکانمان هەندە تەحمل نەکەین ئەزیەتەکی وا لە پێناویاندا بچێشین ئەیدی سبەی ئەو مناڵانەمان کە لە دەست دەچیان پەروەردەکی غەیری پەروەردەی کەمە دەمانەوێ وەرگرن ئەی هەنجی گلەی لە چێ بکەین کەواتە خۆمان دەبینە سەبەبی لە دەستدانی مناڵەکانمان بۆی پێویستە بەڕاستی یعنی ئەو هەستە زیندوو بکەینەوە لە نێو خۆماندا و لە پێناو پەروەردەکردنی منداڵەکان و ڕێزگرتنی منداڵەکانمان دەبێ بڕاستی ئەو ئەزیەت و ئازارانەی کە لەو ڕێگاشەوە توشمانەبی سەبر لەسەر بگرین و تەحملمان هەبێ و ڕێز لە گەورەکانمان بگرین کاتێ لەگە گەورەکانمان تێکەردەبین گەورەکانیشمان زۆر جار وایە ئازارمان پێ دەگەینن زۆر جار وایە قسەمان پێ دەرێن زۆر جار وایە یعنی بە شێوەیەکی وا تەحملمان لەگەر دەکەن بە شێوەیەکی وا قسەمان لەگەر دەکەن ئازار بە دڵ و دەروونمان دەگەینن بەڵام دەبێ ئێمە سەبر لەسەر بگرین چونکە ڕێزی گەورەگرتن واجبە و هەروەکو ئەرکەکی ئاینی و دینی پێویستە ئێمە ڕێزی گەورەکانی خۆمان بگرین و هەروەها وەکو تەقالیدیش بەڕاستی هەوڕۆ کە لە مەجلیسێکدا بنیشی حتا گەورە دانیشتبی زۆر عیبەیەکەوە گچکەیەک هەستی قسە بکە و گچکەیەک هەستی مەسەڵەن مەجالی گەورەکان نەدا بەڵکو پێویستە بەڕاستی بەردەوام ڕێزی گەورەکانی خۆمان بگرین و ئەو هەستە لە نێو کۆمەلگایەکەمان زیندوو بکەینەوە ڕێزی گەورەکانمان بگرین و کەسێک کە بابێکی هەیە پەککەوتەیەکی لەگەدایە دایکێکی بە شەرەف و مکەڕەمەی هەیە لەگەری دادەژی لە ماڵەوە ڕێزی بگری و خزمەتەکی چاچی بکە چونکەوە ئەرک و واجبی سەشانی هەموو لایەکمانە. بەڵێ مامۆستا تەنانەت لە جیهادیشدا پێغەمبەری خوددا ئەو دوو چین و توێژەی لەبیر نەکردوون کە هەموو جار غەزایە گیاسپایەکی بەڕێ کردووە فەرموویەتی منداڵ مەکوژن و ئازاری پیرەکانیش مەدەن کەواتە لەو مەیدانەشدا کە زۆر جار موسڵمان جیهادکار ئاگای لە خۆی نییە لە تاو قورسی ئەو مەعرەکە و مەیدانە پێغەمبەری خوددا لەوێشدا یاسای بۆ ئەو دوو چین و توێژە دانا وەکو پارێزبەندیەک وەکو ڕێزگرتن بۆیان. بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێ سریەکانی بۆ غەزایەکان ڕەوان دەکرد دەیفەرموو ئافرەت مەکوژن مناڵ مەکوژن پەککەوتە مەکوژن واتە بێلایەنەکانیش مەکوژن لە حەدیثێکی داهاتووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەس ئاماژەی بۆ ئەوانە کردکەوە مەسەلەن ئەوانەی شەڕکەرن کە ئەوانە شەڕ لەگەوان بکەن ئەوانی تر کەس مەکوژن لەگەر لە کەس مەدەن کەس ئازار مەدەن کەس لە شوێن و جێگای خۆی دەرمەکەن بۆیە بەڕاستی ڕێزی مناڵ و ڕێزی گەورە پێویستە ئەرک و واجبی سەشانی هەموو لایەکمانە هاگەمان لەو دوو چینە هەستیارەبی مناڵەکان هێشتا عەقڵەکانیان گەشەی نەکردووە لە شتەکان تێناگەن و گەورەکانیشمان و هەستیان ناسک بووە و زۆر بەسۆز و زۆر پێویستە عەتف و سۆزیان بەرامبەر بنوێنین بۆی بەڕاستی ئەوانیش یعنی ئەرچیان قورسە دەبی هاگەمان لەو دوو چینەبی چینی گەورە و چینی بچووک چینی بچووک بەردەوام دەبی نازی بدێ دەی بەردەوام دەستی بەسەردابینی دەبی بەردەوام هاگەت لێبی کۆمە لە مناڵێکت لە ماڵێ هەیە لە کچان و لە کوڕان دەبی عەدالەتیان لە نێوان بکەی لە دابەشکردنی شتەکان لە ماچکردنیان لە دەست بەسەرا داهینانیان لە دڕاگرتنیان لە تەشجیعکردنیان لە ئیمتیازات پێدانیان لە سەفەر پێکردنیان لە هەموو شتێک دەبی هاگەت لێبی بەڕاستی ڕێزیان بگری عەدالەتیان لە نێوان بکەی عەدالەت نەکەی ئەو بەڕاستی گونەحباری لە ڕۆژی قیامەت هەر کەسێک لە نێوان مناڵەکانی خۆی عەدالەتی نەکردبی ئەوە لە ڕۆژی قیامەت سزای خۆی وەرەگری بۆیە پیاوە کات گوتیای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شاهێد بە ئەو عەبدەی خۆم دەدەما ئەو مناڵەی خۆم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی داتە منداڵەکانی تریش فەرمووی نەخێر فەرمووی لا تشاهدنی عەلا ظولم فەرمووی کەواتە مەمکە شاهێد لەسەر زوڵم ئەوە زوڵمە تو دەکەی ئەدی هەوڕۆ بابەچی دەبینی کۆمەڵە خانیەکی هەیە دایتی ئەو کوڕەی دایتی ئەو کوڕەی بەڵام کچەکانی لێ بێبەش کردیە یان هەندێک لە کوڕەکانی بێبەش کردیە ئەوە نەعەدالەتی و نادادپەروەریە بۆیە
پێویستە عەدالەت و دادپەروەریمان هەبێ لەگەر مناڵەکانمان. بۆیە کاتێ ئەو بابە وفاتەکە مناڵەکان لە دوایە پێکنایەن کێشە و مشکیلان لە نێوان ڕوودەدا. ئەگەر دایک و باب بەڕاستی دادپەروەر بن لەگە مناڵەکانیان یان بەزەیان هەبی بەرامبەر گچکەکانیان، ئێستا بەڕاستی حاڵ بەو حاڵە نەدەگەیشت و خەڵک بەو شێوەیە لێک عاجز نەدەبوو. مناڵە و کچە کوڕەکان پێک دەهاتن، بەڵکو بەخۆشی هەر بەخۆشی دەژیان و هەر خوشک و برا دەبوون. بۆیە خۆشەویستان داوا بکەین ئێمە خۆشی لە دوای خۆمان بەجێ بێنین کاتێ لە دنیا دەچینە دەرەوە. و هەروەها بەڕێزان و پێویستیشە گچکەکان ڕێزی گەورەکانی خۆیان بگرن بەو پەڕی ڕێز و حورمەتەوە لەگەر دایک و بابی خۆیان هەرس و کەوت بکەن. زۆر کەسێ لەبەر خاتری خێزانی بابی خۆی فڕەدایە، یان دایکی خۆی فڕەدایە، یان خوشکە بە تەمەنەکەی خۆی فڕەدایە، یان پلچی خۆی فڕەدایە. ئەو بەڕاستی تاوانە، بەڵکو ڕێزی خێزانی شت بگرا و ڕێزی ئەوانی تریش پێویستە هەموو لایەکمان ڕێزی گەورەکانی خۆمان بگرین. زۆر باش مامۆستا، زۆر جار منداڵ بەهۆی کەمی تەمەنی و پیرەکانمان بەهۆی هەڵکشانی تەمەنیانەوە تا ڕادێت جۆرێ لە هەڵەکردن یان بۆ نمونە بۆ چوونی پێچەوانە و دژەباویان هەیە. چۆن ئێمە هەڵەی پیرەکان و منداڵەکانمان ڕاست بکەینەوە لەوە چێ باشترین نمونە وانە پەروەردەیەکانی پێغەمبەر بن بۆ ئەنەسی کوڕی مالک کە 10 ساڵ خزمەتکاری بۆ و هەروە ئەو پیرە پیاوەی کە شێوازی دەستنوێژگرتنەکەی هەڵەیە حەسەن و حوسەین بە شێوازێکی جوان هەڵەکانی بۆ ڕاست ئەکەنەوە. ئێمە چۆن لە ژیانی ڕۆژانەماندا بۆ کەسوکاری خۆمان لە منداڵ و لە پیرەکان بە ئەتەکێت و ئەدەبێکی جوان ئەو هەڵە و کەم و کورتیانەیان ڕاست بکەینەوە. بەڵێ دیاڵە هەد دەنجی جەنابەت قەتع بوو لە لای من، بەس بە هەر حاڵ دیارە پێویستە بەڕاستی لەگەر گەورەکانی خۆمان کە دەبینین هەڵە و کەم و کوڕیەکیان هەیە زۆرمان پێ احتیادەی بە شێوەیەکی سادە وەرگرین. دەکرێت ئەو وعیە هوشیاریە کە ئێستا لەو سەردەمەی خۆمان هەیە لە سەردەمی پێشتر نەبووی بی. ئێستا کە لە هەموو دێو و لە هەموو کوچە و کۆلانێک خوتبە وتار هەیە، مەحاضرات هەیە، یعنی لیقاعات هەیە، وتار هەیە، شت هەیە، هوشیاری هەیە بە بەردەوامی لە هەر شوێنێکی هەی، یعنی بەردەوام هوشیاری و ئامۆژگاری هەیە. خەڵک دەتوانێت خۆی شارەزا بکە زۆر بە سادەیی و بە ئاسانی بەبێ زەحمەت. بەڵام پێشتر گوندی گەورە هەبوو خوتبەی لێ نەدەکرا، مامۆستا خوتبەی نەدەکرد، خەڵک نوێژی کەم دەکرد، ئافرەت حیجابی نەدەکرد. یعنی لە ناو گوندێکی ئەگەر قورئان خوێنەکە باش قورئانەکەی بەبێ تەجوید و بە ناڕەوایی دەخوێندەوە، کەواتە یعنی ئەو هوشیاریە نەبوو. بۆیە کە دەبی لێبوردەییمان زۆر بی بەرامبەریان نەڵێن ئەو مامۆستا بەڕێزە کو دەبی فێرە تەجویدی قورئان نەبووی بی، یان بابمان کو دەبی ئەو هەتا ئێستا دەستنوێژی جوان هەر نەگرتبی، یان دایکمان هەتا ئێستا نازانێت حیجابەکی جوان بپۆشی. بۆیە خۆشەویستان کەم و کوڕی لەوان نەبووە، بەرکو لە پەروەردەی وان هەبوو پێشتر کە پەروەردەی پێویست نەبووە، هوشیاریەکی پێویست نەبووە. بۆیە لەو کاتیوە سەری هەڵداوە ئەو بە تەمەن و بە ساڵات چوە تاوانی نییە کە ئێستا کە فێر نەبووە. بۆیە خۆشەویستان دەبێ ئێمە بەڕاستی زۆر هاگەمان لەو هەبی چۆن بتوانین ڕاستیان کەینەوە. ڕۆژێکی لە مزگەوت بووم، پیاوەکی بە تەمەن قورئانی دەخوێن، قورئانەکەشی تەجوید و شتیوای نەدەزانی، چوو بلای برایەکی بەڕێز کە ئەو بە حیساب خۆی فێرە تەجوید کردبوو، پێی گوتبوو من وەڵا هەندێک ئاەتی قورئان بۆ دەخینمەوە، سوورەتەکەت بۆ دەخینمەوە بزانم قورئانەکەم کووە. ئەویش بۆ خوێندەبووە، برا بەڕێزە شارەزایەکەش پێی گوتبوو وەڵا قورئانەکەت هیچ خێرت پێ ناگەینی، ئەوەندە غەڵەتی و کەم و کوڕیت هەیە، گوناح حەزەگاتێت تۆ ها قورئانێ بخینی. ئەو پیاوە بەڕێزەش دەیگۆ ئەو جەهات تۆ لای من زۆر دریشکا بوو، گوتی مامۆستا دلم زۆر شکاوە، ئەمن هەتا ئێستا جار هەبووە مانجێ دوو ختمی قورئانم کردووە، ڕەمەزان هەبووە 5 ختمی قورئانم کردووە، یعنی زۆرم خۆ بە خزمەتی قورئانی و ماندی کردووە. ئێستا زۆر خەمم پێ خواردیە کە من بەڕاستی ئەو ماندی بوونەوە ئەو واجباتانی کەوا کردومە هەموم بەزایع چۆ بێ. ئایا محلی من چیە لە ئیعرابدا ئێستا کە ئێستا فێرە تەجوید نەبوویمە ئەو خێر و پاداشەم لە دەست چۆ بێ هەموو گوناحەشم گەیشتی بیتێ. ئەمنیش گوتم بەداخەوە بەڕاستی و برا بەڕێزا
زۆر بە شێوەیەکی هەلەو کەم و کوڕێ وەلامی توی داوەتەوە بەڵکو دەبی دەستخۆشی لە تو بکردا و ئەگە پێشی بکرابە دوو هەلەو کەم و کوڕیەکانی توی لە بۆ ڕاست بکردایە بایەوە دەرسەکی لە بۆ تو دام نابایە وردە وردە نەک بەو شێوەی ئەتو بسەلمێنیتەوە و بەو شێوەیە دلت بشکێنی کە بەداخەوە بەڕاستی بەو شێوە گەورەکانمان چانابنەوە یان کەسێک ڕوو بە ڕوویدایکی دەبیتەوە بە شێوەیەکی وە وەلا تو حیجاب نییە وەلا تو مەسەلەن بەو شێوەیە خۆت دانەپۆشیوە کە بەڕاستی دەبێ بە شێوەیەکی ڕێک و پێک لەسەرە خۆ وردە وردە گەورەکانی خۆمان وشیارکەینەوە و بەرامبەر گچکەکان بەڕاستی بە هەمان شێوە هەلەو کەم و کوڕیەکیانەیە دەبێ وردە وردە پەروەردەیانکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یان زانایان باسییان کردە فەرمێ لە 7 ساڵی ئەوەلەوە بەس گەمان لەگە بکەن گەمان لەگە منداڵەکان بکەن نەیفەرمۆ بڕۆ قورئانیان پێ لەبەرکەن گەمان لەگە بکەن وردە وردە ڕایان بینن ئەو جە پاشان لە 7 ساڵیەوە فێرە نوێژیان بکەن و پەروەردەیان بکەن تا کۆتایی بەڵێ مامۆستا چۆن ئێمە و خەڵکی ئاشنا بین بە ئەرک و مافی منداڵ و پیرەکانمان یا ئەرک و مافی منداڵ و پیر بەسەر ئێمەوە چییە و کامەیە؟ بەڵێ هەرچەندە تۆزە سەوتەکەت قەتع بوو بەڵام بە هەر حاڵەوە دیارە ئاشنابوونمان وەک باسمان کرد دەکرێت هەر یەکەمان لە ئاستە خۆمان بەڕاستی ئەسپی خۆمان تاو بدەین بۆ نمونە ئەگە لە مزگەوت جومعانە دەکرێت ئێمە مناڵەکانی خۆمان خێزانەکانی خۆمان هەوڵ بدەین بچینە مزگەوت ئامادەی وتارەکانی جومعە بین چونکە مامۆستا بەڕاستی مەوزوعێکی زەرور و پێویست هەر مامۆستایەکی بەڕێز لە ڕۆژی جومعە ئەو بابەتەی هەر بژاردیە پوختی کردیتەوە بۆ ئێمە پێشکەشی ئێمە دەکات ئێمە توانین لەو ڕێوە سوودێکی چاک وەربگرین هەم بەشداری نوێژێکی خێر و پڕبەرەکەتەکەین کە نوێژی جومعەیە هەم بەشداری ئەو مەجلیسە خێر و بەرەکەت دەکەین و هەم سوودیش و ئیستیفادەشەکەین لە وتارەکانمان و هەروەها لەوانە پەروەردەیەکان و هەروەها دەرزدانان بۆ مناڵ و هەروەها جۆ چەند جۆرە کتاب و پەرتوکێکەوە یان سیدی و کاسێتێک کە بەڕاستی ئەو پەروەردەیانە توانین لی فێر بین یان ماڵ و مناڵمان پێ ئاشنا بکەین بۆی پەروەردە بن بەو شێوە ئەو شێوازانە هەمووی یان هەڵبژاردننی برادەر و ڕەفیقی چاک لە بۆ خۆمان و لە بۆ مناڵەکانمان لە بۆ خێزانەکانمان کە و بەڕاستی دەبنەمای پەروەردەکردن و ئاشنابوونی خەڵک بەو ئاستە پەروەردەیە و ئەو ئاستە سەقافەتە دینیە ئینشاءڵڵا. مامۆستا زۆر جار لەلایەن کۆمەڵێک خەڵکی نابەرپرس و نامەسئولەوە دەزەکرێ بە بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆی پێکەنی ناوی و ڕابواردن بە پیر و بەتابەت پیرەکان بە زۆری قسەی جەنابەت چییە ئەو کەسانی کە هیچ وەکۆڵێ سۆز و بەزەیەکیان تەنانەت بۆ کەسوکاری خۆشیان یە کاتێککە گاڵتە بە کەسوکاری خەڵکی دەکەن وێنە و ڤیدیۆیان دەئەنێن لە کاتێکی نەگونجاوە یان بۆنە کۆمەڵێ قسە و شتە کە سوکایەتیەکی بەرچاو و کاریگەرە بۆ ئەم کەسایەتیە. بەڵێ مامۆستا دەنگی من بەڵێ دیارە بەڕاستی دیارە جار دەنگەکەت قەتعی بەس هەر بە جوملان ینی شتێکی تێگەیشتم دیارە بەڕاستی گاڵتە و گەمەکردن بە خەڵکی لە خۆمان بە تەمەنتر و گەورەتر ئەوە بەڕاستی گاڵتەکردنە ئەگەر بێ سەرحەقەت بە خودی خۆمان چونکە ئێمە نەوەی ئەو گەورانەین نەوەی ئەو دایک و بابەین نەوەی ئەو باپیرە و داپیرەین بەڕاستی کاتێک گاڵتە بەوان دەکەین و گاڵتە بەوانماندادێ بەوان پێدەکەنین حیساب کە بە خۆمان پێدەکەنین ئەگەر بێ سەرحەقەت بۆی بڕاستی هەر یەکەمان ئەگە خۆمان بناسین دەبی ڕێزی گەورەکانی خۆشمان بگرین و ڕێزی گەورەکانی خۆمان بزانین بەڵکو کەسێک ئەگەر هەڵەیەکی بەرامبەر کرد بچین بەڕاستی دیفاعیان لێ بکەین و بیان پارێزین و لە بۆیان ڕاستکەینەوە نەک بچین بەڕاستی ئێمەش بەشداری ئەو تاوانی و بێڕێزی و بێ احترامیە بکەین بەرامبەر گەورەکانمان. بەڵێ مامۆستا زۆر جار مرۆڤ هێندە وەکوڵێت چاوقایمە دایک و باوکی خۆی بە شەق و زلە لە ماڵ دەکاتە دەرەوە یا منداڵەکەی لە بەردەم مزگەوتێکدا لە بەردەم مەکتەبێکدا منداڵەکەی فرێ دەدا
ئەگەر زۆر خۆی بە خاوەن ئەدەب و ئەتەکێت بزانێ ئەو پەڕەکەی ئەوەیە دایک و باوکی دەبات لە خەڵوەتگەیەکی پیری بە بێنازی و بەبێ خزمەت بەجێی دەهێڵێ و منداڵەکەی دەباتە دایانگەی منداڵان و ئەویش بەبێ خزمەت لە دوور لە سۆز و بەزەیی دایک و باوکی ژیان بەڕێدەکا و گەورە دەبێت. چی بەو کەسانە دەڵێ کە منداڵێکیان لەلا زیادەیان بۆ دایک و باوکی خۆیان بەو هەموو خزمەتەی کە لە ڕابردوودا بەمانیان کردووە دایک و باوکی خۆیان یا فڕێ دەدەنە دەرەوە یان دەیبەنە خەڵوەتگەی پیری. دیارە ئەوانەی دایک و بابی خۆیان دەبەنە ئەو خەڵوەتگانە و ویان مناڵەکانی خۆیان کاتێ لە دایک دەبن فڕە دەدەن بە خێویان ناکەن ئەوە بەڕاستی هەست نەکردنە بە بەرپرسیارەتی لە بەرامبەر هەردوولا. ئەگەر تۆ دایک و بابێکی بەڕاستی پێویستە وەکو واجبی سەشانت ئەگەر لە مناڵەکەی خۆت بێ ئەخرەوە مناڵی تووە تۆ فڕی دەدەی دەزانی چی لێدێ چێ ناڵێ پاش سەعاتەکی دی نامرێ چێ ناڵێ مەسەلە ناکەیتە ماڵەکی ئەو مناڵە خراپ و بە درەوش دەرناچی خوای گەورە هەموو لایەکمان پەنامدا. بۆیە بەڕاستی ئەرک و واجباتی سەشانی هەموو لایەکمانە لە ئاست دایک و باب و لە ئاست مناڵەکانمان خۆمان بە بەرپرسیار بزانین. بۆیە ئەو دایک و بابە بەڕاستی کاتێ دەبێ ئەو شوێنە چێ نارێت دوعاکرد لێ ناکە خوای گەورە دوعا گیرا نابێ. بۆیە زانان دەفەرمون دوعای دایک و باب وەرگیراوە. پێغەمبەری خواوەی فەرمە صلی الله علیه وسلم یەکێک لە دوعاکان دوعای دایک و بابە. بۆیە دەفەرمێت بە دایک و باب دوعا لە مناڵی خۆیان نەکەن بە دوعا لێ نەکەن چونکە دوعایان وەرگیراوە لای خوای گەورە. بۆیە یەکێک لە پیاوچاکان هات یەکێک هاتە لای پیاوچاکێک گوتی وەڵا مناڵەکەم زۆر خراپە و زۆر بێعارە و گوێم پێ نادە و ئەویش پێی گو باشە دوعات لێ نەکردووە. گوتی بەڵێ وەڵا چەند ساڵ پێش ئێستا من دوعایەکەم لێ کردووە لە بیرم دێ. فەرمووی زە ئەتوو خراپت کردووە، ئەتوو چۆی بە هیلاکت داوە، ئەتوو بە درەوشتت کردووە، ئەتوو ئەخلاقت لێ تێک داوە، ئەتوو هەتکت کردووە. بۆیە کاتێ تو دوعات لێ کردیە خوای گەورەش دوعای توی وەرگرتیە. ێ بۆ گلەی لە چێ دەکەی؟ تۆ دوعات کرد. بۆیە کو دەبی دوعا لە مناڵی خۆت بکەی. بۆیە خۆشەویستان دەبی هاگەداری خۆمان بین و هەروەها مناڵەکان بەرامبەر دایک و بابیشان بە هەمان شێوە دەبی خۆیان بە بەرپرسیار بزانن، بەڵکو بەڕاستی دەبی بە واجب بزانن کەوا ڕێگایەک لە ڕێگایەکان کە خوای گەورە لە ئینسان ڕازی دەبی خزمەتکردنی دایک و بابە، چاکەکردنە لەگەر دایک و باب. لە دوای ئەوەی کەوا ئینسان خوا دەپەرستێ خوای گەورە فەرمانی بەمە کردیە کەوا چاکە لەگە دایک و بابی خۆمان بکەین. بۆیە هەر کاتێک چاکیان لەگە نەکەین بەڕاستی نابێت خراپەشیان لەگەر بکەین، نابێت تاوانیان بەرامبەر بکەین، بێ ڕێزیان بەرامبەر بکەین. هیچ نەبی دەبی لە خراپە و لە ئەزیەت و ئازار بە دووریان بگرین ئینشاءالله. مامۆستا تا ئێستا هەستەکرێت لە کۆمەڵگەی کوردەواریە ڕێزی منداڵ و بە تەمەنەکان هێشتا ماوە، وەکوەڵێ پیرەکانمان هێشتا شوێنێکی دیاریکراویان هەیە و ڕێز و حرمەتێکیان هەیە. چۆن لە کۆمەڵگەی کوردیدا بەپێی ئەم ئاداب و ڕێنمایە ئیسلامیانە ئەم ڕێز و شکۆیە بە بەردەوامی بهێڵینەوە؟ دیارە بەڕاستی ئەو زیندووکردنەوەی ئەو ڕوحیەتە ئەو ئیمانە و ئەو عەقیدە و بیر و باوەڕە و ئەو ئاداب و ئەخلاق و ڕەوشتە ئەوە هەرکەچی گەورەیە دەبی هەموو لایەکمان خۆ بەرپرسیار بزانین. کاتێ من دایک و بابەکەم هەیە دەبی لە ئاز دایک و بابی خۆم بە بەرپرسیار بزانم، دەبێ ڕێز و قەدریان بگرم. و کاتێک من کەسێکم بوویمە بابێک کۆمەلێک مناڵم هەیە دەبێ بڕاستی هاگەم لە مناڵەکانی خۆم هەبی و ئەو مناڵانە بپارێزم. بۆیە هەر یەکەمان لە ئاستە خۆمان دەبێ خۆمان بە بەرپرسیار بزانین لە ڕێزگرتنی بەرامبەر. کاتێ دەگەینە مام حاجێکی سەلامی لێ بکەین سەرەتا و پاشانیش
دەستی بگرین دەستی ماچکەین و پاشان مەسەلەن میوانمانە بین لای سەرێدانین لە جێکی تایبەت و بالیفی لە بنشانی دانین و مەجای بدەینێ قسەمان لەو کەوجێ بگرین و هەروەها لەگەری زۆر بە ئەدەب و بەڕەوژ لەگەری دانیشین و پا کاتێ دەڕواتە دەرەوە پێراوی لە بۆ دانین و لەگەری بچینە سەرت دەرکا لەوێن دەر هەتا بەڕێی دەکەین بە تەواوی ئەو بەڕاستی ئەرچی ئێمێ بەرامبەر گەورەکانمان و بەرامبەر هەموو کەسێکەوە پێویستی بە ئێمێ و ڕوودە ئێمە دەکا و هەروەها مناڵەکانمان بە هەمان شێوە هی خۆشمان نەبی دەگەینە مناڵێک با سەلامی لێ بکەین با چاکەیەکیان کردیە دەست خۆشیان لێ بکەین دەست بە سەریان دابینین و پێویستیان بە شتێکە بۆیان بیکڕین بیان دەینە دەست و ماچەکیان لێ بکەین و بەو شێوەیە قسەی عاتیفی خۆش و ڕوحیەتیان لەگەر بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێ لەگەر گەورە بوو خۆی وەکوی دادەنا، کاتێ لەگە گەنج دەبوو گەنجێک بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم کە تەماشا دەکرد، کاتێ لەگە مناڵ بوو یعنی وەکو مناڵ هەرچی کەوتی دەکرد. ڕادەکشا حەسەن و حوسێن دەچوونە سەر پشتی سواری سەر پشتی پێغەمبەر دەبن صلی الله علیه و سلم خۆی دەهینا هەموو ئاستەکان. بۆیە بڕاستی ئێمەش یعنی یەکێک لە سیفەتەکان کەوا وەمان لێ دەکە هەمومان ئەو ڕوحیەتەمان هەبی سیفەتی تەواضوعمان هەبی خۆمان پێ لە کەس گەورەتر نەبی و ئەو تەواضوعمان هەبی ئینشاءالله ئەو هەرسو کەوتە جوانە لە خۆمان هەر بە زوێندوێتی دەمینیتەوە. زۆر باش مامۆستاگیانوا دیارە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە کۆتا قسە و پەیامی جەنابەت چییە؟ شتێک من نەمپرسی بێ و جەنابەت پێویستە ئاماژەیەکی پێ بدەیت. بەڵێ دیارە بەڕاستی ئەوەی زۆر پێویستەکەوە ئێمە لە ژیانی ڕۆژانە و لە ژیانی شەوانەماندا هەبی ئەوەی بڕاستی کە باسمان کرد بە گشتی هەموو مەوزوعەکەیەکە کورد بکەینەوە ئەوەیەکەوە ڕێزی گەورەکانمان بگرین و گەورەکان ڕێزی بچووکەکان بگرن. بۆیە بەڕاستی ئەو دوو چینەش زۆر چینەکی هەستیارن، چینی مناڵ و چینی گەورە. چینی مناڵ لەبەرەوەی دەڵێن مناڵ وەک نەمامێکە ئەگەر مەسەلەن چی لێ بکەی بەدەستە خۆتە، بەڵام کاتێک گەورە دەبی بەدەستە خۆت نییە کوی گەورە بوو لەسەر حالەتی خۆی دەمینیتەوە. بۆیە ئێستا وەلا بزانە چی لێ دەکەی کو پەروەردە دەکەی بەو شێوەی ڕابگرە بەو شێوەی پەروەردەکە بەو شێوەی ڕابینە بەو شێوەی درستیکە ئەوە بەڕاستی مناڵەکە دروست دەبی و گەورەکانیشمان بە هەمان شێوە بزانین چۆن خزمەتیانەکەین چۆن لە خزمەتیاندانە و چۆن قسەیان لەگەر دەکەین. پەیامی کۆتاییم هەر ئەوە بخوای گەورە هەموو لایەکمان موفق بکەی ئینشاءالله. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا محیدین سورچی مامۆستای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بوو. بینەرانی بەڕێز و عەزیز و خۆشەویست زۆر سپاس بۆی بەڕێزیش تا بەیگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.